خەڵف بەکار کوردێکی ئێزدیە و لەم کەمپەدا سەرقاڵی دروستکردنی دوکانێکە. ئەو بۆ پەیداکردنی بژێوی ڕۆژانەی ئەم دوکانە دروست ناکات، بەڵکو بۆ ئەوە کار دەکات تاوەکو پارەیەکی دەست بکەوێت و بیخاتە پاڵ ئەو پارەی کە بۆ کۆچکردن بۆ دەرەوەی وڵات هەڵی گرتووە. مەسەلەکە مەهەیەت بێژێ شام شەگرە وەلات شێرینترە، ڕاستە شام شەگرە وەلات شێرینترە. تشتێکی وەکە گەزلام بچووکە خانیەکی دە مەزن وێ ماز لە هەند دیمیلدا ئاخا خوێ تشتێکی واگە ئاخا مرۆڤ نینە، بەس نەژمارە و ئاخ نەژمارەیە. پارە ئەمێ خرکن و ئیشالەمە تۆزەکە خرکریژی و ئیشەڵان دێ بچن. ما بەس ینی بەس مەردێمش و بەس ئەمش خەلاص بن. لە نێو کەمپی ئاشتیدا لە پارێزگای سلەیمانیدا تەنیا گەنجەکان نین کە دەیانەوێت کۆچ بکەن، بەڵکو ئەوانەی خەزانداریشن دەیانەوێت بچنە دەرەوەی وڵات، بەڵام هەندێک لەمان هەژاری ڕێگەیان نادات کۆچ بکەن. والله مدبيا حكا بيا يعني بلنجا اجبي دري دركت با مش عراقي حتى باوروبا مدبيا بلنجي خو دركت با تشاوش مالي خو دركتن بيا امش شنغالي هادنا چاي شي بروجيم دقد مشان چاي اش چاي شنغالي هادنا سوري بلنجي خو اشوما تركيا جي هر بلنجي خو ورينا دان حكا ريدا باني تل تركيا جي بلنجي خو چوبا ما اوروبا زي بلنجي خو چوبا ما اوروبا زۆربایە خەڵگێرە کرێکارن، بە کرێکاری ئیشەکەن و مەحاولەکەن دەرەچن و ئەوژی ڕێگا هەینە ڕێگا ئەرزان هەینە، بەس زۆر خەتەرێتیایە خنکانتی هەیە، ئەوژی بەس لە ئەم ژیانە نەجات ببن. لە نێو کەمپی ئاشتیدا 320 ماڵی کوردی ئێزدی تێدا نیشتەجێیە، زیاتر لە 38 گەنجیان کۆچیان کردووە بەرەو دەرەوەی وڵات. وەک گەنجەکانی ئەم کەمپە باسی دەکەن، هیوایان نەماوە بگەڕێنەوە شەنگال، چونکە دەڵێن لە مێژووی شەنگالدا زیاتر لە 70 جار هەوڵی بنبڕکردنیان دراوە کە دوایین جاریشیان لەلایەن چەکدارانی داعشەوە بووە. هەندێک لەو گەنجانەی کە لە نێو کەمپەکاندا نیشتەجێن نایەنەوێت چی دیکە لەو دیوتەلی کەمپەکەیانەوە لە ژیان بڕوانن، بەڵکو دایانەوێت وەک هەندێک لە گەنجانی دیکەی باشووری کوردستان بەرەو دەرەوەی وڵات کۆچ بکەن. چۆمان مەحموود، ڕوودا و کەمپی ئاشتی لە عەربەت.